سێ حەزبە ئیسلامیەکەی هەرێم کە لە پەرلەمانی کوردستان خاوەنی 7 کورسین دایانەوێت وەک بەرەیەکی ئیسلامی کار بکەن. سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتوو دەیەوێت کاری هاوبەشی حەزبە ئیسلامیەکان و لێک نزیکبوونەوەیان لەسەر دەستی خۆی بێت، چونکە ئەمە دووەم جارە هەوڵی کۆکردنەوەی حەزبە ئیسلامیەکان دەدات لەسەر مێزێک. بڕیارە سبەینێ لەسەر بانگێشتی ئەمینداری گشتی یەکگرت و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی بەشداری کۆبوونەوەیەک بکەن کە وەک ئێوارەخوانێک ساز کراوە. داری شاندێکی باڵا بە سەرپەرشتی ڕێزدار ڕابەری گشتی بەشداری دەکەین لەو کۆبوونەوەی کە بڕیار وایە بەیانی بەڕێز جەنابی مامۆستا سەلاحەدین ئەنجامی بدا و قسەی خۆشمان دەبێ و ئێمە لایەنێکی ئیجابی و گرنگی هەر ڕێکەوتنێکی سیاسی دەبین کە لە نێوان لایەنە ئیسلامیەکانی کوردستان ئەنجام بدرێ و ئەو دەست پێشخەریانەش هەر لە زووەوە ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی پێشکەشمان کردو. یەکگرتوو دەیەوێت حەزبە ئیسلامیەکان کاری هاوبەشیان هەبێت و لێک نزیک بن. بۆ کۆبوونەوەی سێ حەزبە ئیسلامیەکەش یەکگرتوو دەڵێت پڕۆژەیان هەیە و کاری هاوبەشی حەزبە ئیسلامیەکان دەبەنە قۆناغێکی ترەوە. ئاڵوگۆڕی ڕای فکری و باس و خواسی ئەو ڕۆی هەرێمی کوردستان و ئەو ڕۆی کاری ئیسلامی ئەوانە لەگەڵ ئەو کەسایەتی و ئەو لایەنە ئیسلامیانە بکە بەڵکە بگەینە قۆناغێکی باشتر لە پێشتر. تاکید پرۆژەی کاری هاوبەشمان هەیە ئێمە پێشتریش بوومانە ئێمە و کۆمەڵی ئیسلامی ئێمە و بزوتنەوەی ئیسلامی لەو سەرەتایەوە دەست پێ بکەین، دواتر بازنەکە فراوانتر بکەین و تۆکمەتری بکەین و کاری هاوبەشی ئیسلامیەکان ببرینە قۆناغێکی باشتر لە پێشتر. هەرچەندە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی لە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم فراکسیۆنەکانیان یەکخستووە، بەڵام کۆمەڵ دەڵێت بۆ کاری هاوبەش هێشتا هیچ پرۆژەیەکیان پێنەگەشتووە. محوەری کارکردنمان و هەڵوێستی ساڵی پێشومان لە پرسەکاندا بەرژەوەندی خەڵکی کوردستانە، بە دامەزراوەکردنی کوردستانە، داکۆکیکردنە لە دامەزراوەکانی کوردستان، هەر شتێک خزمەت بەمانە بکە یا بە نزیکبوونەوە بێ لەگەڵ ئیسلامیەکان لەگەڵ لایەنی تر ئێمە دەیکەین. کاری هاوبەشی حەزبە ئیسلامیەکان لە دوای ڕێکەوتنە سیاسیەکەی یەکێتی و گۆڕانەوە زیاتر باز دەکرێ و حەزبە ئیسلامیەکانیش جوم و جوڵەکانیان بۆ نزیکبوونەوە و کاری هاوبەش زیاتر کردووە. یەکگرتووی ئیسلامی کوردستان لێرە لایەنە ئیسلامیەکان کۆ دەکاتەوە. ئەم حەزبە لەلایەک داوای کاری هاوبەش لە حەزبە ئیسلامیەکان دەکا و لەلایەک تریش داوا لە لایەنە سیاسیەکانی تر دەکات کۆ ببنەوە و دۆخی سیاسی هەرێم چارەسەر بکەن. بەڵام هەردوو هەوڵەکەی یەکگرتوو بەبێ ڕەزامەندی لایەنە سیاسیەکانی تر سەر ناگرێت. هێمن مەحموود نارتی، سلێمانی.